سەرۆک جو بایدن لەم هەفتەیەدا لەگەڵ کۆمەڵێک لە یاسادەنەرانی هەردوو کۆماریی دیموکراتەکان کۆ دەبێتەوە بۆ باسکردن لەسەر پاکیژی ژێرخانی ئابووری ئەمریکا لە دابینکردنی دارایی بۆ ڕێگەوبان و پردەکان و پەیوەندی خێراتری ئینتەرنێت و شەمەندەفەری هەرە خێرا و زۆر شتی تر. بایدن ڕۆبەڕووی هەمان بژار دەبێتەوە کە لە سەرەتای ئەم ساڵدا لەگەڵ پاکیجی بۆژانەوەی ئابووری 1.9 تریلیۆن دۆلاری هەبوو. دانوستاندن لەسەرەوەی چی لە پاکیژی ژێرخانی ئابووریدا هەیە و چۆن لەگەڵ کۆماریەکاندا پارەی بۆ دابین دەکەیت یان چۆنە پێش تەنها بە پشتگیری دیموکراتەکان لەگەڵ یاساداناندا. لە کاتێکدا سنات لە نیوان کۆماری و دیموکراتەکاندا 50-50 بەشە، جێگری سەرکۆمار کەماڵە هاریس دەتوانێت هاوسەنگەکە بەلایەکدا بشکێنێت. تا ئێستا بایدن دەڵێ دەیەوێت بە دوایی پشتیوانی هەردوو لایەندا بێت. The president is willing to negotiate what this looks like. بەو شێوەیە کە دیارە سەرۆگامادەیە دانوستاندن بکات. ئەو دەزانێت کە پلانی ئێستای دەگۆڕدرێت. ئەمە سروشتی سازانە، جا چ لە یەک پاکێجی گەورەدا بێت یا چەند پاکێجێک. ئەو دەیەوێت لەگەڵ کۆماریەکاندا قسە بکات. ڕێبەرانی کۆماریەکان دژایەتی خۆیان بەرامبەر بۆ پاکیجە ڕاگەیان و دەڵێنەوە زۆر گەورەیە و دژایەتی دەکەن چۆن بایدن پێشنیار دەکات پارەی بۆ بدەن بە بەرزکردنەوەی ڕێژەی باجی کۆمپانیەکان بۆ 28% لە ڕێژەی 21% ئێستای کە هەڵگەڕانەوەی بەشێکە لەو کەمکردنەوە باجەی 400 لەمەوە پێش کە لەلایەن سەرۆکی ئەوسا دۆناڵد ترامپ کرا. ڕێبەرانی کۆماریەکان دەڵێنی هیوادارن دانوستاندن لەگەڵ بایدن باشتر بەڕێوە بچێت لەوەی لەسەر پاکیجی ڕزگارکردنی ئابووری کردیان. ئێمە ئامادەین لە سەر پاکێجێکی ژێرخانی ئابووریدا دانوستانی لەگەڵدا بکەین و ئەم ژمارە تریلیۆن دۆلارەش بۆ من گەلێک زۆرە، بەڵام دانوستان دەبێت شتێکی جیاواز بێت لەوەی کە لەسەر پلانی ڕزگارکردن هەمان بوو. کۆمەڵی ئەندازیارانی سڤیلی ئەمریکی لە دواترین راپۆرتیدا نمرەی سیماینەسی بە پلانی ژێرخانی ئەمریکا دەدات. گروپەکە دەڵێ ساڵانێک بێکردار وڵاتەکەیان لە دۆخێکی نەباشی ڕێگەوبان و پردەکان هێشتوەتەوە لە کاتێکدا فڕۆکەخانەکان و پێداویستیەکانی ئاو و سیستمی گواستنەوە و هاتوچۆی گشتی پێوەستی بە نۆژەنکردنەوەیە.